بەڕێزان برایەکی بەڕێز پرسیاری ئەوەکە ئەڵێ من جاری وا هەیە دوعاکەم تەوەسول بکەم بەچی تاوەکو دوعاکەم زووتر لای خوای پەروەردگار وەرگیراو بێ. بەڕێز طبعا ئێمەش لە وەڵامە ئەڵێین برای بەڕێز ئەو تەوەسولانەی کە مەشروعن ئەوەیە کە تۆ بۆ نمونە تەوەسول بکەی بە فەقیری خۆت بۆ لای خوا، يعني تەوەسول بکەی بە فەقیری خۆت بۆ لای خوا، وەکو ئیسا پێغەمبەر ئەیوب عليه الصلاة والسلام کاتێک داوا لە خوا ئەکا کاتێک تووشی ئیبتیلاکە هات داوا ئەکا ئەڵێ لە خوای تەعالا ئەفەرمێ ربي أني مسني الضر أڵێ أني مسني الضر وأنت أرحم الراحمين، يعني بە شەرمێکەوە بە شێوازێکی غیر مباشر داوا لە خوا ئەکا کە خوای تەعالا ئەم ئیبتیلایی لەسەر لابە. کاتێک ئیتر ئەگاتە ئەو پەڕی ناڕەحەتی ئەڵێ خوایە من تووشی ئەم زەرەر و زیانە بووم و تۆیش زۆر بەڕەحم و بەبەزەیت. یا پێغەمبەر یونس لە ناو سکی حوتەکەیە کاتێ دوعاکە ئەفەرمێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، يعني فەقیری خۆی دەرەبڕێ بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەیوب و بە یونسی زوو خوای پەروەردگار وەڵامیانی دایەوە. خوای تەعالا فەرمێ لە قورئانی پیرۆزە ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين. باسی احتیاجی خۆت بکەی، باسی نقصانی خۆت بکەی، باسی ئەو بکەی کە خوایە من چەندێ محتاجی تۆم، تۆ چەند بەهێزی من چەند زەعیفم، تۆ چەند دەوڵەمەنی من چەند فەقیرم. جۆرێکی تر لە جۆرەکانی تەوەسول ئەوەیە کە دروست بێ ئەوەیە کە تەوەسول بە ناوەجوانەکانی خوای پەروەردگار بە سیفەتە بەرزەکانی خوای پەروەردگار ولله الأسماء الحسنى فادعوه بها، يعني ناوەجوانەکانی خوای پەروەردگار زۆر گرنگن بۆ دوعاکردن. کاتێ تۆ دوعاکەی بۆ نمونە داواکەی خوای پەروەردگار شیفات بدا یا شیفای کە سوکارەکەت دەبڵێ اللهم یا شافی یا الله شیفام بدا، یا داواکەی خوای پەروەردگار ڕزقت بدا داوا بکە بە ناوی الرەزاق، یا داواکەی خوای تەعالا هیدایەت و ڕێنماییت بکە داوا بکە بە ناوی الهادی، داواکەی خوای تەعالا بتپارێزێ داوا بکە بە ناوی الحەفیظ، داوا بکە خوای پەروەردگار ڕەحمەت پێ بکە بە الرەحمان الرەحیم داوای لێ بکە، داوا بکە خوای پەروەردگار لێت خۆش بێ بە غەفار و غەفور. يعني زۆر گرنگە ناوەجوانەکانی خوای پەروەردگار بەکاربێنی لە کاتی دوعاکردنە. هەروەها جۆرێکی تر لەو دوعانەی کە دروستە، يعني یان لەو تەوەسولانەی کە دروستە تەوەسولکردن بە عەمەلە ساڵحەکانت، وەکو ئەو سێ کەسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسییان ئەکا کە ئەڕۆنە ناو ئەشکەوتەکە و لەوێەوە بەردێک دێت دەم ئەشکەوتەکان لێ ئەگرێ، ئەوانیش طبعا بەردەکە زۆر گەورەیە و ناکرێتەوە، ئەوانیش هەر یەکێک داوا ئەکات دوعایەکەکە کە خوای تەعالا ئەویان لەسەر لابە، بەڵام عەمەلێکی خۆی باسەکە کارێکی خۆی باسەکە کە لەبەر خاتری خوا کردبێتی. یەکێکیان باسی ئەوە کاکەوە لەگەڵ دایک و باوکیا باش بووە، خوایە ئەگەر من ئەمەم بۆ تۆ کردووە ئەم بەردەمان لەسەر لابە، بەردەکە لا ئاچێ بەڵام تۆزێک ئێمێنێ. ئەوی تریان باسی ئەوە کاکەوە دڵی بە ئامۆزایەکیەوە بۆ زۆر حەزی لێ کردووە و نەیانداوە پێی، بەڵام لە زروفێک لە زروفەکان احتیاجی واکە ئەو کچە دێ بۆ لای و ئەمیش ئەتوانێت کاری خراپەی لەگەڵا بکە و وعدی لێ سێنێ کە ئەوە پارەی باتێ و کاری خراپەی لەگەڵا بکە، بەڵام لە ئاخر لە حەزاتە لەبەر خاتری خوای پەروەردگار دەست هەڵەگرێ و پارەکەش ئەدا پێ. ئەگەر بۆ خوا کردوێتی خوایە لێ قەبوڵ، خوای تەعالا تۆزێک بەردەکە لە ئابا، بەڵام مەجالی ئەوە نامێنێ کە مەجالی ئەوە نییە کە دەرچن. ئەوی تریشان باسی ئەوەکە کە چۆن کرێکارێک ئیشی بۆ کردووە و دوای ئەوە تووڕە بۆ ڕۆیشتۆ و کرێکەی جێڵاوە نەیبردووە، ئەمیش کرێکەی بۆ خاتە ئیشەوە و تا چەند ساڵێک دوای ئەوسا و کابرایە دێتەوە داوای کرێکەی خۆیەکە ئەم هەموو ئەو پارەی کە بەو کرێ دەرچووە ئەو مڵک و ماڵە هەمووی پێدا تا کابرا باوەڕ ناکە. ئەگەر ئەم کارەی بۆ خوا کردووە خوایە ئەو هینەی لەسەر دەچێت، خوای تەعالا بەردەکە لەسەر دەمی ئەشکەوتەکە لا ئاچێ و دەرەچنە دەرەوە. يعني بەڕاستی زۆر گرنگە ئینسان بەوە داوا لە خوای پەروەردگار بکە. هەروەها طبعا ئەم جۆرانەی کە باسمان کرد ئەمە جۆرێ لەکن کە خۆت ئەیکەی. جۆرێکی ترەیە کە ئەچی بۆ لای پیاوچاکێک کە زیندووە داوای لێەکەی ئەڵێ دوعا خێرم بۆ بکە، پیاوچاکەکەیش دوعای خێری بۆکە، ئەوش زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت دوعای مسلمان بۆ برای مسلمانی لە پاشەمبلە
وەرگیراوە یعنی ئەمە زۆر گرنگە ئەم وەسائلانە ئینسان بیگرێتە بەر بەڵکو خوای پەروەردگار زوو وەڵامی دوعاکەی باتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.